ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار زنجیرە دەرسێک دەست پێکەین بە ناوی سیرە لە قورئانی پیرۆزە. سیرە سیرەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، مێژووی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە زمانی ولادەتیەوە، خۆی سیرە ئەمە معناکێتی لە زمانی ولادەتیەوە لە دایکبوونیەوە هەتاکو کۆچی دوایی کردنی عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام ئێمە لەبەرەوەی سیرە لە قورئانە باسەکەین، لەو سەردەمۆیەکە یەکەم جار یەکەمین ئاەتی ئیقڕە بسمی ڕەبیکە الەذی خەلەقی بۆ هاتوتە خوارەوە، لەوێەوە باسەکەین ئینشاء الله تعالی. ئەمڕۆ سەرەتا باز لە خودی سیرە ئەکەم وەکو ڕێڕەوێک پێشەچیەک بۆ باسەکان، بۆ زنجیرە دەرسەکان کە حتمەن هیوادارم ئێوەش پشو درێژ من لەگەڵمانە، حتمەن تو لە کێشە، چونکە سیرە ئەهەمیەتێکی زۆر زۆری هەیە و هەر لە سەرەتاوە وتراوە کە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ تێگەیشتنە لە قورئان، چونکە خوای پەروەردگار کە فەرموویەتی نوێژ بکەن، چۆن نوێژەکەین؟ بە شێوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوێژی کردووە، صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی. چۆن حەجەکەین، چۆن زەکات دەدەین، بڕەکەی چەندە، لە چی ئەیدەین، هەروەها کۆمەڵکاریمان چۆنە، گۆڕانکاری کۆمەڵگەکە چۆنەکەین، بنیاتی کۆمەڵە مسلمانەکە و ئوممەتە عەقایدەکە چۆنەکەین. قۆناغەکانی سیرە بۆ ئێمە زۆر مهمە، چۆن ئەم قۆناغانە لە کەیە گۆڕاون، بە جۆرەی کاتە یا بە جۆرەی چۆنیەتی یا بە جۆرەی ژمارەی یاوەرەکان بووە. دراسەکردنی هەریەکێک لەم قۆناغانە، ئیمان و هیجرەت و جیهاد و ئیوا و نوسڕەت چۆن هەمووی ڕوویدا لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئاەتی 72-74 سوورەتی ئەنفال باسی لێواکەن. قورئان باس لە سیرە ئەکا، کەوابوو تێگەیشتن لە سیرە مهمە کە بگەڕێنەوە سەر قورئان، لەبەر قورئان دەلیلەکانی هەمووی ثابتن، ثبوتێکی قەطعی، یعنی لای ئێمە دەلیلەکانی قورئان سەلمێنرا و چەسپێنراون، هیچ جۆرە گومانێکیان بۆ ناچێت. هەر شتێکی سیرە لە قورئانە بێ عەلە السەمع وەالطاعە وەرەگیرێ، هەروەها ئەوەی کە بە سەنەدی صەحیح سەلمێنراوە، چونکە ڕیوایەتەکان زۆرن لەسەر سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام پێویست بەوە ئەکا کە بگەڕێنەوە سەر سەنەدەکانیان. کەوابوو سیرە بۆ خۆی لە خۆیان مهمە، لەبەرەوەی کە یەکەم جار یارمەتی دەرمانە بێ لەوەی کە لە قورئان تێبگەین، دەلیلەکانی قورئان تێئەگەین بۆی بزانین سیرە چۆن ڕوویداوە. ئەمە لازم و مەلزومی یەکترن هەردووچیان. پاشان تێگەیشتن لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. سیرە و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بریتیە لە گوفتارەکانی، لە کردارەکانی، لە بڕیارەکانی، لە سیما و سیفەتیشی. چی فەرمووە کە پێوترە حەدیث، چی ڕەفتار کردووە، چۆن دانیشتووە، چۆن نانی خواردووە، چۆن هەڵسوکەوتی کردووە. پاشان بڕیارەکانی، یاوەرێک شتێکی کردو، چۆن بڕیاری لەسەر ئەمەداوە، ئەم بڕیارە چۆن بووە بە سونەت و هەروە یان سیما و سیفەتی خۆیەتی عەلەیهی سەڵات وسەلام کە باسی چاو و برۆی و قژی و سنگی و شانی و شێوەی ڕۆشتنی و دانیشتنی و هەموو ئەمانەی باس کراوەتەوە. خوێندنی سیرە ضروریە، چونکە یارمەتی دەرمانە بێت لە تێگەیشتنی خودی عەقیدەکە، چۆن ئەرکانەکانی ئیمان بە سیرە تێئەگەین، چۆن باوەڕهێنانمان بە خوای پەروەردگار زیاد دەبێت. هەتا سیرە شارەزاتر بی، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی فەرمووە یاوەرە بەڕێزانە چۆن تەنفیزیان کردو، ئەو ئیمانە بە هێزەی یاوەران هەیان بوو، یارمەتی دەربێت لەوەیە کە ئێمەش لە عەقیدەکە باشتر تێبگەین. خواناسی، خواپەرستی، حاکمیەتی خوای پەروەردگار و ناسینی لە دیدی مەلەکوتیەوە، ناسینی بەم هەموو بە وەحی کە ناردوێتی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەوەش تەبعاً شتێکی ضروریە، چونکە لەوە فێرە بین. هەروەها سیرە و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ضروریە، چونکە ئیقتیدامان بەوە. وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە. ئێوە نمونەیەکی پێشەوایەتی جوانتان هەیە لە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام، خۆ بێم نمونەیە بناسی. وما ئاتاکم الرەسوول فەخوذوه وما نەهاکم عنه فانتهوا. ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانتان پێکا وەری بگرن، ئەوەی بەرهەڵستیتان لێکا توخنی مەکەون. چۆنە بێ بیزانین ئەمە؟ ئەبێ بگەڕینەوە سەر سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتاکو بتوانین ئیقتیدای پێ بکەین. ئەم ئیقتیدا پێکردنە هەموو ژیانمانەگرێت، ژیانی تاکتاکی خۆمان، ژیانی کۆمەڵی خۆمان. ئەم زنجیرە دەرسە کە بە حەول و قووەتی خوای گەورە لە خزمەتتان ئابم بۆ پێشکەشکردنی کە نازانم چەند حەلەقە دەرەچێ، بەڵام بەردەوامە بین و بە تایبەتی لە ڕەمەزانە هەروە لە خزمەتتان ئابم. ئەمە دەربارەی
سيري بيغمري خوايا عليه الصلاة والسلام لقرآن هروك إشارة بيدها لسرتاوة لا سرتاي بيامك ودس بيك إن بيغمريتي بيغمري خوايا عليه الصلاة والسلام بإقرأ بو بيغمبر بيا أيها المزمل ويا أيها المدثر بو بالرسول الرسول خاون بيامه پیغمبر بز وحی بوات پیغمبرك اشياء لنواني دور رسولايا لسر بيامي الرسولي بيشوتر الروان نير وكي بيشوتر ك خاون بيام ليرا باز لو كان كبيغمبر اخو عليه الصلاه والسلام بوبا پیغمبر با نبوة با اقرأ باسم ربك الذي خلق ودعاء تربية أيها المزمل ويا أيها المدثر كهات نخوارو باسي أواكا قم الليل إلا قليلا إنزار بك هستا دعوك بك وبمشيوك إن شاء الله دينا سري بحول قوة إخوان حلقات داهاتوا